جوانترین ساڵتان لەبێ لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانتان پێشکەش دەکرێت. دکتۆر پشتیوان سادق سەردانی پارێزگای سلێمانی کردو لە سەرڕێگەی خۆی لە دوکان سەردانی هەردوو قوتابخانەی یاڵانخۆز و گردەبۆری کرد کە بە دڵسۆزی بەڕێوەبەر و مامۆستاکانی بوونەتە قوتابخانەیەکی نمونەیی تایبەت. دواتر لە شاری سلێمانی پارێزگای سلێمانی پێشوازی لە وەزیری پەروەردە کرد و دوای قسەکردن لەسەر پەروەردە دکتۆر پشتیوان مەدالێ ئاڵتۆنی هاوکاری بەخشیە پارێزگار بۆ هاوکاری و دڵسۆزەکانی بۆ سێکتەری پەروەردە و خەڵات بەخشرایە 4 کۆمپانیای هاوکاری کەرتی پەروەردە کە بریتی بوون لە کۆمپانیای قەیوان، کۆمپانیای جەمالی حاجی عەلی، گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و هیوا فاوندیشن. دواتر سەردانی ماڵی جەلالی سام ئاغای کرد کە چەندین قوتابخانەی لە شارەکە دروست کرد و نۆژەنی کردوتەوە و ئێستا خەریکی دروستکردنی باخچێکی مناڵانە. لە ئەحواڵانی پرسی و هیوای لەرساغی بۆ خواست و هەر لە سەردانەکەیدا وەزیری پەروەردە سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی کرد و ئەمید ئاسۆ پێشوازی لێ کرد. وەزیری پەروەردە سوپاسی بەڕێوەبەرایەتیەکەی کرد و ڕێز و سوپاسی بەخشی بە سەرجەم بەشەکانی بەڕێوەبەرایەتەکە کە هاوکاری پەروەردە بوون لە کاتی تاقیکردنەوەکانی پۆلە کۆتاکان. دواتر دکتۆر پشتیوان سادق سەردانی هەوارگەی شاری کرد کە خێوەتگەی قوتابخانەکانی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی تێداکرا بووە و یەک بەیەکی بەشەکانی بەسەر کردەوە و سوپاسی ماندووبوونی مامۆستایان و قوتابیانی کرد. بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی و سەرپەرێزچاران و پەروەردەکاران لە هۆڵی هوتێل هایکریز کۆنفرانسێک سازکرا بە ناوی با پەروەردە خەمی هەمووان بێت. کۆنفرانسەکە لەلایەن کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێتەوە بەڕێوەچوو لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و بە هاوکاری پەروەردەی ڕۆژئاوا کە 3 پانێلی لەخۆ گرتبوو. لە دەستپێکی کۆنفرانسەکەدا وتارێ پارێزگای سلێمانی و وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی پێشکەشکران. پاشان پانێلەکان دەستیان پێکرد و گفتوگۆیان لەبارەوە کرا لەلایەن ئامادەبووانەوە لەسەر تەوەر و بابەتەکان و کێشە و گرفتەکانی کەروەردی پەروەردە و چۆنیەتی هەوڵدان بۆ چارەسەرکردنیان. لە مەراسیمێکدا و لە پێشبڕکێکی زانستی کۆمپیوتەر کە بۆ ژمارەیەک لە قوتابیان ڕێکخرا بوو خەڵاتی ڕێزنان بەخشرایە سەرکەوتووەکان. پێشبڕکێکە بۆ 4 قوتابخانە ڕێکخرا و تێیدا لە ئەنجامی سەرکەوتنیان بە پلەی باش خەڵات و دیاری بەخشرایە ژمارەیەک قوتابی. جێ ئاماژە پێکردنە مەراسیمەکە لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی سازکرا بوو. بەخێر بێن ئەمڕۆ بە سوپاسەوە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات و بە هاوکاری بەڕێز مام سارا سەرپەرشتیاری کۆمپیوتەر کێبڕکێکی لە بۆ قوتابیان و خوێندکارانی پۆلی هەشتی بنەڕەتی ساز کردبوو لە بابەتی کۆمپیوتەرە لە نێوان 44 قوتابخانەیە و دوای ئەوەی کە ئیشەکان بە ڕێکوپێکی ڕۆشت 5 قوتابی یەکەم و دووەم و سێەم بوون ئەمڕۆ هەستاین بە سوپاسەوە هەم پەروەردەی ڕۆژهەڵات ڕێزلێنانی بۆ سەرپەرشتیارانی بەڕێزی کە سەرپەرشتی و تاقیکردنەوەیان کردووە و هەروەها بەڕێوەبەری قوتابخانەکان و مامۆستای کۆمپیوتەر و ئەو 5 قوتابی خوێندکارە کرد و کارێکی باش بوو. هیوام وایە ئەمە بێتە دەستپێکێک بۆ کێبڕکێی زانستی لە هەموو بابەتەکانە لە بینی نەک تەربیەکە بەڵکو تەربیەکانی تریش ئەو کاتەش بۆ پارێزگاکانی تر و پیرۆزباییمان لێکردن و دەستخۆشیش جارێکتر لەواناکەم کە نامانێنە. پاژەوەی ئێمەکە لە دەی چوارە پێشبڕکێکی زانستیمان کرد لەسەر ئاستی پەروەردەی ڕۆژهەڵات خۆشبەختانە بە سەرکەوتووی نەجاتی بوو بەنی بە سەرکەوتووی پرۆسەکەمان کۆتایی پێهێنا کە لەسەر 44 قوتابخانە بەشداری کرد بوو کە ژماری قوتابیەکانیان 84 قوتابی بوو. هەستاین بە دیاریکردنی قوتابیان یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی پەروەردەی ڕۆژهەڵات و ئەمڕۆ بە سوپاسەوە مامۆستا دڵشاد ڕێزلێنانی بۆ ئەو قوتابخانانە هەر لە قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی سەرکەوتوو لەگەڵ بەڕێوەبەرەکانە و ئەو سەرپەرشتیارە بەڕێزانە کە هاوکاریان کردوین لە پرۆسەکەیە.
بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و سەرپەرشتیاری قوتابخانەکانی هاوڕێ لەگەڵ هەریەک لە ڕاوێژکاری بەڕێوەبردن لە ئاستی قوتابخانە و بەرپرسی بەشی پەروەردە و ئاسانکاری پەروەردە لە ڕێکخراوی یونیسێف کۆبەوە. مەبەست لەو کۆبوونەوەیە تێشخستنە سەر پرۆژەیەکی گرنگی هەڵسەنگاندنی پرۆژەی بەڕێوەبردن لە ئاستی قوتابخانەکان و چۆنێتی فراوانکردنی بۆ گەشت قوتابخانەکان و چۆنێتی دابەزاندنی دەسەڵات بۆ قوتابخانەکان کە لە ئێستادا بە پرۆژەیەکی گرنگ وەسف دەکرێت و بە نیازی کاری لەسەر بکەن کە لەلایەن خۆشی و مامۆستا بەشدار عەبدولخالق جگەلەوەی هاوکاری و پاڵپشتی خۆی نیشاندا و سوپاسیکردن بۆ بەدەنگەوە هاتنی بەردەوامیان سەبارەت بە باشترکردنی ئاستی خوێندن لە پارێزگای هەولێر و دەستخۆشی لێکردن. ئامادەی پیشەسازی سلێمانی کچان فستیڤاڵی ساڵانەی خۆی بۆ هەر 5 بەشەکەی سەز کرد بە مەبەستی تازەگەری و داهێنانی نوێ و هاندانی خوێندکاران. پیشەسازی کچان چەندین چالاکی جۆرەجۆریان نمایش کرد. فستیڤاڵەکە بۆ هەر 5 بەشەکەی ئامادەی پیشەسازی کچان ئەنجامدرا وەک بەشەکانی کارەبا، ئەلکترۆن، کۆمپیوتەر، درومان، وێنەی ئەندازیی و سەرجەم کارەکانیش لەلایەن خوێندکارانەوە بە هاوکاری مامۆستایان ئامادەکرابوون. ئامادەی پیشەسازی سلێمانی کچان ئیمڕۆ فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجام ئەیە بۆ هەر 5 بەشەکەی کارەبا، ئەلکترۆنیک و گەیانن لەگەڵ وێنەی ئەندازەی لەگەڵ کۆمپیوتەر و دیزاین و درومان. ئەوەی کە لێرە لەم هۆڵەیە ئەیبینن هەمووی پرۆژەی خوێندکارەکانە کە لە کاتی وانەی کردداریە ئەنجامیان ناوە لەگەڵ مامۆستاکانە و ئێمە نمرەی وانەی کردداریشمان کە بەشێکی تیۆریە و بەشێکی پراکتیکە ئەوەی کە پراکتیکە ئێمە لەسەر ئەم پرۆژانە نمرەیان بۆ دائەنێن کە خوێندکارەکان ئەنجامی ئەیەن ساڵانە تازەگەری و ئیشی جوانتر و ڕێکوپێکتر بەڕاستی لە کارەکانی هەیە و ئەمە هۆکارێکە زیاتر کە خوێندکار هەن ئەیە بۆ ئەوەی بیرۆکەی جوانتر و پرۆژەی جوانتر بێنێتەکایەوە. هەردوو ئامادەی ڕێگە و مێرگەپان چالاکی نمایشی فیلمیان پێشکەش کرد. فیلمەکان لە ڕێی مۆبایلەوە تۆمارکرابوون ژمارەیان 11 فیلم بووە کە بە هاوکاری مامۆستایانی هونەر سەرجەمیان لەلایەن خوێندکارانەوە کاری دەرهێنانیان بۆ ئەنجام درابوو. لەو بارەوە مامۆستای هونەر ئاشکرای کرد ماوەیەکە سەرقاڵی ئەم بەرهەمانن هەتا خوێندکاران بتوانن بە شێوەیەکی ئەکادمی فێری فیلم سازی بن. يعني برای او واسه برای برشونی خورم بینی واسه که سیاست گرینگی ولاد بین بس دبر خیر هیچ نگم واسه دیم ها که ودیم در لیرو عجیب نموخه چون دست ماکه ببین چانو من بیم ما هیچ کاری دیگه سختی زور نبود بلا حوالا کنی چی باید نو سرسا خرید چی ببرو که هفته خش دوم بفروشم يوم ما بوم رمضانا بچاوێکی يوم ما بوم رمضانا بچاوێکی باش و تەماشای سفرەخوانی ماڵەکان نام کرد و یارمەتی کەسانی هەژار بن. من وەکو مامۆسای ئامادەی ڕێگای تێکەڵاو و مامۆسای ئامادەی مێرگەپانی تێکەڵاو لە هەردوو مەکتەبەکە مامۆسای هونەرم اختصاصی من سینەمایە دیارە ئەم ساڵ من بە باشم زانی ساڵانی ڕابردوو هەوڵمدا بەڵام ئەم ساڵ زۆر بەجددیتر کە ئیشم لەسەرەوە کرد کە هەوڵدەین تەلەبەکانمان فێرخوازەکانمان چۆن فێری دروستکردنی فیلم بکەین چکە بەڕاستی لەبەرەوەی تا ئێستا لە وڵاتەیە سینەما لەدایک نەبووە ئێمە ئەبێت لە ڕەوزەکانەوە لە باخچەکانەوە لە سەرەتاییەوە هەوڵ بین کە کار لەسەر دروستکردنی فیلم بکەین و بۆی سینەمایەکی کوردی لەدایک بکە تا ئێستا نیمانە بۆیە من بە باشم زانی کە لە سەرەتاوە دەرسەکان وەکو ئەتوانم بڵم وەکو ئەکادیمیایەک وەکو کۆلێژێک بە حکومی و دەرسانی کە لە کۆلێژ کاتی خۆی من خوێندومە هەمانەوە وانانم بۆ تەڵەبەکانم هێناوەتەوە لە ڕۆژ بە ڕۆژ هاوشانی من بەجددی کە ڕیاکشنی ئەوان زۆر 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 جێی دڵخۆشکەری بوو بۆ من هەر بۆیە
بە پرسیاری ئەوە دەستمان پێکرد چۆن فیلم دروستەکەین لەوێەوە گەشتە ئەم مەرحەلەی کە ئێستا جەنابتان بینن کە لە کۆی 27 فیلم بە هەردوو با بڵێن قوتابخانەکە توانیمانە 11 فیلم بەرهەم بێنن کە هەر هەمویان بیرۆکەکان هین فێرخوازەکانە ئەوان تەسویریان کردووە ئەوان سیناریۆیان نووسیوە ئەوان نواندنیان کردووە بە هەندێک جار لە نواندنە مامۆساکان یارمەتیان داون وەحاڵ هەموو شتەکان خۆیانن لە ڕێی یەک مۆبایلێکەوە وێنە گیراوە لە با بڵێن بەرهەم هێنراوە فیلمەکان. بە ئامادەبوونی مامۆستایان و سەرپەرشتیاران و قوتابیان و خوێندکاران فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەی دیلانی بنەڕەتی بەڕێوە چوو. لە فستیڤاڵەکەدا چەندین کاری شێوەکاری و جوان و سەرنجڕاکێش نمایش کران کە سەرجەمێ لەلایەن خوێندکارانەوە نەخشێنرا بوون. بەشێک لە خوێندکاران بە دروستکردنی خواردنی کولتوری و کوردەواری بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردبوو. ئێمە وەکو قوتابخانەی دیلانی بنەڕەتی ئیمساڵ هەستان بە فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکەمان فستیڤاڵەکەشمان لە چەند بەشێک پێکهاتووە چەند پرۆگرامێکمانەیە لە سەرەتادا بە خێراتنی میوانە بەڕێزەکان لەلایەن خوێندکارانەوە چەند ئۆپەرێتێک و چەند گۆرانیەک و سرودی نیشتیمانیەکان دوایینە هۆڵی کەلەپور لە هۆڵی کەلەپوریشە تابلۆیەکمان هەیە تابلۆی خەنەبەنان هە لەلایەن خوێندکارانەوە دوای ئەوە هەنێ شێوەی کوردەواری و دانیشتن و کاروباری کاتێک خۆی لە کۆنا چۆن کراوە بەشێک لە نمونەی کتێبخانەکەشمان هێناوە بەشێک لە خواردنە کەلەپوریەکانمان هێناوە بەشێکمان هەیە وەرزش و پێشکەوتنی وەرزش لە قوتابخانەکەمانە کە چەند پێشکەوتنی ئەم ساڵ بە هەموو لە هەموو ئاستەکانە بە پلەی یەکەم هاتوونەتەوە دوای ئەوەش هاتون دەسەر بەشی پێشەنگا و ئیشی دەستی قوتابیان قوتابخانەی دیلان لە قوتابخانەکەمانە هەساوی یەکەم فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکەمان بە هاوکاری مامۆسایانی هونەر و وەرزش و کتێبخانەکان بۆ ئەوەی کارێکی جوان پیشانی بە قوتابیان و کەسوکاری قوتابیان بین کە بێژگە لە زانست و زانیاری قوتابخانەکان ئەرکی سەرشانمانەکە لە بواری هونەریەکە و لە بواری وەرزشی و لە بواری کتێبخانەکانە قوتابیان بەرەو پێشەوە بچن چونکە هەرچەنە چەند زانست پێشکەوێت ئەبێ لەگەڵیا هونەر و وەرزشیش پێشکەوێت ئەمڕۆ بەسپاسەوە بۆ مامۆسایان بە هەر هەموو بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بەبێ جیاوازی هەموو هاوکار بوون بۆ ئەوەی بتوانین ئەم فستیڤاڵە لە چەند سرودێک و چەند گۆرانیەک و کەلپوری فلکلۆری و پیشانگە کتێبخانە و چالاکی وەرزشەکانی خۆمان پیشانی کەسوکاری قوتابیان و سەرجەم میوانە بەڕێزەکان بین بۆی بزانن قوتابخانە دیلانی جۆکەم قوتابخانەکانی تری شاری سلێمانی یەکێکە لەو بنکە پەروەردەی و زانستیانێکە لە بواری پەروەردە و زانستە خزمەت بە کورد و کوردستانەکەن ئومێ دەکەین پەروەردە شاوکارمان بێت بۆی ئایندەمان باشتر و چاکترکەین بتوانین ساڵانی داهات و فستیڤاڵەکانمان سەرکەوتوتر بێت. دەستخۆشی هەموو مامۆستاکانەکەم کە هەوڵیان لەگەڵ ئێمە داوە کە بەشدار بین لەم فستیڤاڵە بەڕاستی فستیڤاڵێکی کوردەواری زۆر خۆشە ئێمە لەم فستیڤاڵەدا چەندین بەش و زانیاریمان هەیە لەم فستیڤاڵەدا شتی کەلتوریمان هەیە خواردنی کوردەواریمان هەیە لەگەڵ هەندێک شتی دیکە و مەسەلەن شتی کۆنەکان. بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی و سەرپەرشتیاران و مامۆستایانی هونەری فستیڤاڵی ساڵانەی باخچەی منداڵانی سلێمانی بەڕێوەچوو لە فستیڤاڵەکەدا چەندین چالاکی و ئۆپەرێت و سرود و گۆرانی لەلایەن منداڵانی باخچەکەەوە نمایش کران.
ئەمە فیستیڤاڵی ساڵانەی بڵین باخچەکانی سلێمانیە هەموو ساڵێکەوە هەموو نەریتی ساڵانەی بڵین فستیڤالەکرێت ئێمە شۆکو باخچەی مناڵانی سلێمانی بەشداری لەو فستیڤالە بەڕاستی هەوڵمانداوە ئەو بابەتانەی کە لە فستیڤالەکان بابەتی بن بۆی کە لەگەڵ عەقڵ و تەمەن و پێگەی ئەو مناڵەیە بگونجێ بۆی زیاتر کارەکان نەکەین ئێمە ئەو کارانێک کە کردومانە منێک لە بەرهەمەکانە بەرهەمێکی سۆڵفێجین بۆیان ئامادە کردووە کە شتێکی قڕز بۆ تا ڕادەیەک بەڵام هەوڵم داوە ینی کارێکام بکەم و سەرکەوتن بۆ هەموو باخچەکانە خوازم هیوادارین پەرە بە باخچەکان بین چکە سەرەتای دروستبوونی هەر ئینسانێک لە باخچەوە دەستپێکە سەرکەوتن بۆ هەموو شوێنێک و دەستان خۆش. ئەمڕۆ ئێمە لە باخچەی سلێمانی فستیڤالێکمان ساز کردووە تەواو فستیڤالی ساڵانە هەیە فستیڤالێکمان ساز کردووە فستیڤالەکە بە گۆرانی و بە شانۆ و بە ئۆپەرێت و بە هەڵپەرچێکی کوردی دامانناوە ئەنجا هەموو ساڵێک لە باخچەکانە فستیڤال سازەکرێت ئێمەش حەزمان کرد وەکو هەموو باخچەکانی تر وەکو هەموو ساڵێک و هەموو یادکردنەوەیکی باخچەکە چەند گۆرانی و چەند ئۆپەرێتێکمان ساز کردەوە بۆ مناڵە ئازیزەکان و بۆ میوانەکان. ئێرە ڕۆزەی سلێم باخچە مناڵانی سلێمانیە ساڵانە هەموو باخچەکانی شاری سلێمانی ساڵانە فستیڤاڵی ساڵانەی باخچە مناڵەکانمان هەیە بە خۆشحاڵی ئەمڕۆ کە ڕۆزەکەمان ئاخر باخچەیە کە فستیڤاڵی ساڵانەی باخچەکەمانەکەین کۆمەڵێ چالاکی زۆر جوان لە لایەن پۆپولەکانی باخچەکەمان ئامادە کراوە طبعا سەرپەرشتیارانی باخچەکە و لەگەڵ لێرە زۆر سپاسی پەروەردەی ڕۆژهەڵاتەکەی سنازا کە زۆر هاوکارمانە بۆ ئەم چالاکیانە. لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد.